بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە سوراوانم کاتتان باش هیوادارم لە هەر کوێهان ساغ و سلامەت بن. نزیک بە یەک هەفتە بەسەر ڕوخانی ڕژیمی سووریە و هەڵاتنی بەشار ئەسەد کە خۆی و باوکی واتە حافز ئەسەد زیاتر لە 50 ساڵ بەسەر خەڵکی سووریەدا حکومیان کرد و بە شێوەیەکی دیکتاتۆرانە بەرەنگاری هەموو دەنگێکی ناڕازی بوون و هەزاران کەسیان قەتڵ عام و ئاوارە و ڕەوانەی زیندان و سیاچاڵەکان کرد تێدەپەڕێت. چارەنووسی سووریا بەرەو کوێ دەچێت؟ ئایا خەڵکی سووریا وڵاتەکەیان ئازاد بوون؟ دەور و نەخشی وڵاتانی ناوچەکە لە بابەت سووریا و داهاتووی ناوچەکە و چەند پرسیاری تر لەم بەرنامەیەدا دەخەینە ڕوو بە میوانداری هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە. هیوادار مێوەش تا کۆتایی بینەرمان بن. هاوڕێ ئیبراهیم کاتتان باش، سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی کۆمەڵە سوڕانی ئێمە. هەموو کاتێکتان باش، سڵاومەیە بۆ ئێوە و بۆ هەموو بینەرانی بەرنامەکەتان. زۆر سپاس بۆ بەشداریت هاوڕێ ئیبراهیم. سەرەتا دەمەوێت بپرسم ئایا ڕوخانی ڕژیمی بەشار ئەسەد وەک دەوترێ بە 11 ڕۆژ و بەو شێوەیە باس لە چی دەکات؟ وتێک هەیە کە دەڵێت هەموو شتێک تا 15 دقیقە پێش لە ڕوخانی دیکتاتۆرەکان ئاساییە. ئایا بۆ سووریە جوا بوو؟ دیارە ڕوخانی هەر دیکتاتۆرێک شکانی دەرگای زیندانی سیاسی و ئازادبوونی زیندانیان خۆی لە خۆیدا جۆرێک لە خۆشحاڵی لە بنیادەمە پێک دێنێ، بەڵام بەداخەوە ئەوەی کە لە سووریە ڕوویدا کەوتنە لە ساڵێکەوە بۆ ساڵێکی دیکەیە و هیچ ئاسۆیەشی ڕوونی لێ بەدی ناکرێ. بەڵام ئەوەی کە ئایا بۆ خودی بەشار ئەسەدی زۆر کتوپڕ بوو، من پێم وایە لەم 1-2 ساڵی ئاخر وردە هەستی بەوە کردبوو کە مشکلاتەکەی وردە جدی دەبێتەوە و ممکنە نەتوانێت درێژە بە حکوومەتەکەی خۆی بدات. بەڵام بە تایبەتی بڕای من وەختێک حزب اللهی لوبنان لەواقعدا مەجبور کرا بە ئاتش بەسە و شکستی خوارد لە لوبنان، دوای ئەوەشی لێ حاڵی بوو کە کۆماری ئیسلامی ئێران نەڕەغبەتی هەیە زۆر لە شەڕی سووریەدا زۆرتر خۆی تێکەڵاوکە و دەرگیر بێ و هەروەها لێش حاڵی بوو کە ئەولەویەت بۆ دەوڵەتی رووسیەش فعلەن ئوکراینە و برنەوەی شەڕی ئوکراین و بە نەتیجەگەیاندنی وردە لێ حاڵی بوو کە بە توانای خۆی و بەهێزی خۆی ناتوانێت بەرامبەر بەو تەوژمی ئەو فشارانەی کە لەسەری بوو مقاومەت بکە. لەبەرەوە من پێم وایە بۆ خۆی زۆر کتوپڕ نەبوو، هەر بۆیە وەک دەبیسترێ و دەکوترێ بنیاد هەموو شتێکی نابوو، جێی داهاتوی خۆشی دیاری کردبوو، ماڵ و حاڵ و پارەپولشی شتای خۆی شاردبوو و دووری خستبەوە لە دەسترسی نەیارانی. بۆیە بەڵێ ئەوە واقعیەتێکە کە دیکتاتۆرەکان لەبەر ئەوەی کە پێیان وایە ئەو حکوومەت و دەسەڵات و مۆقعەتیان هەتاییە و نانەوێ ئەو حەقیقەتە تاڵە بە ئیسلا قبولکەن کە دەورانی ئەوانیش ڕۆژێک لە ڕۆژان کۆتایی دێ وەکو هەموو دیکتاتۆرەکانی دیکە لەو لەحازەوە ممکنشە بروسکە هیوایەکی تێدا مابێ کە بەشکەم لە کونفەیەکوونێکدا لە گۆڕانکاریێکی منتەقەییدا هەروەکو لە ڕابردووژە توانی بخۆی بپارێزێ، ئێستاش خۆی بتوانێت بپارێزێ. بەڵام واقعیەوەیە کە ئاسار و نیشانەکانی کەوتنی وردە دەرکەوتبوو. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئیبراهیم. هاوڕێ ئیبراهیم ئێمە شاهدی هیچ مقاومەتێکی بەرچاو نەبووین، واوانەی کە بەهێزی ئۆپۆزیسیۆن ناودەبرێن هەمان هەیئەتی تەحریرۆ شام زۆر بە ئاسانی سناریۆی ڕاونانی بەشار ئەسەد و داگیرکردنی بەشێکی بەرچاو لە شارەکانی سووریەیان بردە پێش. پێتان وایە لە هاو ئاهەنگێکی دیاری کراودا ئەم کارەیان کرد؟ بەڵێ واقعیت ئەوەیە کە دەوڵەتی ئەمریکا، دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئیسرائیل ئەو سێ کوچکەیە بوون کە زەمینە سازیان کرد، کاریان کرد بۆ ئەوەی کە ئەو ڕووداوای ئێستا دەبینین ڕوو بدە. جارێ بە هەزاران نەفەر لە گروپەکانی جۆراجۆری ئۆپۆزیسیۆنیان لە ئەدلێب ساڵها ڕاگرت
بۆ ماوەی 11 ساڵ لە ئەدلێب ڕایان گرتن، تێریان کردن، فێریان کردن، بۆ هەموو شتێک ئامادەیان کردن و تەنانەت نفوزیان کردن نێویان بۆ ئەوەی کە گۆڕانکاری بابی تەبعی خۆیان لە نێویاندا شکل پێ بدەن، کاریان کرد. ئەو هەموو پارە و پوڵەی کە لێب خەرج دەکرا بۆ هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئەوانە هیچی بەخۆڕایی نەبوو. ئەوانە هەمووی هیچ نەبێت لە 2010ەوە بە وردی ئامادەکاری بۆ دەکرا، ئامادەکاری بۆ دەکرا، بەڵام لە فرسەت دەگەڕان. ئەو فرسەتە بە شەڕی لوبنان بەدەستهات، ینی بە شەڕی لوبنان و شکستی حزب الله ئەو فرسەتە بەدەستهات کە حزب الله شکستی خوارد لە شەڕی لوبنان و ئاتەشبەسەکەی قبول کرد و قەراردادی سوڵحی ئیمزا کرد و جارێ سەرەتای قەراردادی سوڵحە، بەڵام پاشەکشەکەی ئاشکرایە ئیتر لەو وەختەوە وردە وردە مەجار خوڵقا، چونکە ئیتر حزب الله کە هێزی سەرەکی دیفاع لە بەشار ئەسەد بوو، ئەو ئیتر هیچ دەورێکی نەما لەو شەڕەدا. و بێجگە لەوانە ڕووداوێکی دیکەش ئەوە بوو کە ترامپ کە لە ئەمریکا هاتە سەرکار و ترامپ وعدەیدا کە کێشەی ئوکراین چارەسەر دەکا، لە واقعدا رووسیەش وەکو دەستخۆشانەیەک سووریای تەقدیمی ترامپ کرد کە 2000 نەتیجەکەی لە سوڵحی ئاتەشبەس و سوڵحی ئوکرایندا وەربگرێتەوە. یعنی بەم جۆرە دەبینین کە ئامادەکاریە کە لە چەند ساڵ لەوە پێشەوە کرابوو لە فرسەتێکی تایبەتدا کە هەڵکەوت، لەو فرسەتەدا بە نەتیجە گەیشت. بۆیە بەڵێ بڕای من پیلانێکی نێودەوڵەتی بوو و ئەو سلایەنە مستەقیمەن نەخشیان بوو. دیارە دەوڵەتی رووسیاش بەو معنا نەخشی بوو کە ئیتر ئەولەویەتی خۆی بە سووریەدانەنا، بەڵام لە هەمان کاتدا ئیمتیازاتێکی دەویست و پێم وا بەژێر بەژێر هەوڵی داوە ئیمتیازاتە وەربگرێ لە ئەمریکا و لە تورکیە و لە ئیسرائیلیش. ئەویش ڕاگررتنی ئەو پایگایانەیەکە لە لێوارەکانی مەدیتەرانایەتی لە لازقیە و شوێنەکانی تر کە زۆر زۆر بۆ رووسیا ئەهمیەتی هەیە پاراستنی ئەوانە. یعنی بەم جۆرە ئەمای کە ڕوویدا نە سەرهەڵدانی جەماوەری بوو، نە خەباتێکی شۆڕژگەرانە بوو، نە حرەکەتێکی پێشکەوتن خوازانە بوو، بەڵکە پیلا نەخشەیەکی نێودەوڵەتی بوو کە بەدەستی کۆنەپەرستترین هێزەکانی ئۆپۆزیسیۆنی دەوڵەتی سووریە جێبەجێکرا. بەڵێ کاک سەبراهیم، دوای بە دوای ڕووداوەکانی سووریا، ئیسرائیل و تورکیا کەوتنە خۆوە، هەر کامێکیان بە شێوەیەکی دیاریکرا و هێرشیان کردوتە سەر ژێرخانە ئابووری و نظامیەکان وە گرنگتر لە هەمووی ژیان و ئەمنیەتی خەڵکە. ئەوان بەڕای ئێوە بە دوای چیەوەن و چی تاقیب دەکەن؟ تاوجێکێکە بە ئیسرائیل مەربووتە. ئیسرائیل لە دوای 7 ئۆکتۆبری پارەکە کە بە حملەی حەماس بۆ خاکی ئیسرائیل دەستی پێکرد، لە دوای ئەوە استراتێژی ئیسرائیل لەسەر ئەوە دامەزرا کە دەوروبەری خۆی تەواوەن ئیبادە بکە. یعنی چی هێزی کە توانایی مقاومەتی هەیە یا توانایی بەستلاح زەربەلێدانی لە ئیسرائیل هەیە، ئەوانە هەمووی وا لێ بکە کە ئیتر بە ئاسانی سەر هەڵ نەدەنەوە. تەواوی قدرەتی تەخریبی و کوشتار و بێڕەحمی خۆی سازماندا بەکاری هێنا و تەبعەن دەوڵەتی ئەمریکاش لە پشتی بوو و ئەو کاری کرد. ئەوە لە غەزە تەمەشا دەکەین، غەزەی تەخت کرد و 45,000 نەفەر ئینسانی لە بین برد 150,000 کەسی بریندار و هەزاران کەس نادیار و ونبوو. ئەوانە ئەوە وەزعی غەزەیە. ئەوە وەزعی لوبنانە کە نزیک بە 1 میلیۆن لە خەڵکی موسڵمانی ئاوارە کرد، بەشێک لە شاری بەیروتی وێران کرد. حزب الله کە گوڵی سەرتۆپی هێزەکانی تەرەفداری جمهوری ئیسلامی بوو لە مەنتەقە، ئەوەشی معنای واقعی شکست بهێنا و وردە وردە زمینەی چەک پێدانانی دەخڵکێنێ و تێکەڵاوبوونی لەگەڵ ئەرتەشی لوبنان. ئیتر سووریەش کە حافز ئەسەد بەشار ئەسەد تا ئەندازەیەک ئەلبەتە خۆی گونجاندبوو دەگەڵ بەرژەوەندەکانی ئیسرائیل، بەڵام بۆ ئیسرائیل ئەوەش کافی نەبوو. هەم دەبوایە بڵین ئەو بەرزایەکانی جۆلان و هەموو ئەوانش تەمین بکە، یعنی تۆزێکیش بێتە پێشێ نەوارێکیش لەوێ دروستکە و هەمیش دەوڵەتی سووریە لە داهاتووشدا
بالقوە ئەو زەرفەتەی نەبێکە سەر هەڵداتەوە بەرامبەر بە بەرژەوەندەکانی ئیسرائیل ئەوە بووکە بۆ ئیسرائیل ئەوانە هەمووی دەستکەوت بوو کە لەو فاسلەیەدا هەوڵیدا تەمینیکە ئەوەی کە ئێستا لە ئیسرائیل لە سووریە دەیکا ئەوەیە کە ئەم وڵاتە وەها دواکەوێت تا 50 ساڵی دیکەش سەر هەڵ نەداتەوە ئەوە هەر عینی و بەڵایەکە بەسەر عێراقیان هێنا لە 1991 بەولاوە ئیتر ژێرخانی ئابووری ئەو وڵاتیان وێران کرد ئێستا ئەو بۆمبارانانەی کە ئیسرائیل دەیکا بە 300 تەیارە 450 هەدەفی نابود کردووە ئەوانە هەموو بنکەی نظامی و سەربازی نین کە نابودی کردوون ئەوانە بەشێکی زۆری ژێرخانی ئابووری وڵاتن تازەیتر ئەم وڵاتە بەم ئاسانیە ئەویش تازە بەدەستی ئەو هێزێکی کۆنەپەرستی وەکو ئێستا لە سەرکارن یا بە هیچ شێوەیە بۆ ئاسانیە ناتوانێت سەر بەرزکاتەوە و موقعێتی وا بەدەست بێنێ کە هەڕەشەیەک بێ بۆ سەر ئیسرائیل ئەوە تاوجێ بە ئیسرائیل مەربوتە تاوجگەی بە تورکیە مەربوتە دیارە ڕۆژاوا و کوردستانی سووریا مەترسێکی گەورە بۆ سەر خۆی دەزانێت ئەسن لە هەر کوێ خەڵکی کورد بە زەڕەیەکیش لە مافی خۆیان شاد بوو بن تورکیە دژێتی و هەوڵ دەدا لەباری بەرێ جا ئێستا فعلەن هەر ئەو کارە دەکا کە ئیسرائیل دەیکا یعنی هەردووچیان یەکتر تەکمیل دەکەن ئەوانیش دێن ژێرخانی ئابووری ڕۆژاوا وێران دەکەن وزگەکانی کارەبا لەبین دەبن مەدرسە لەبین دەبن چی دامەزراوەی خزمەتگوزاری هەیە لەبینی دەبن بە بۆمبارانی هەوایی و پاشانیش لە پاڵ دەستیشی ئەو لەشکری نەتەوەیی سووریە کە هێزێکی کاملەن بەکرێگیراوی دەوڵەتی تووچەنەوەشی بەرداوەتە گیانیان کە لە ڕووی زەمینیشەوە ئەزیێتیان کە یانی ئەم کارە ئیسرائیل خۆی ئەوە تۆزێک هاتوۆتە پێشە لە خاکی لوبناندا لە خاکی سووریەدا زۆرتریش دێتە پێشێ دوایش دەکاتە امتیازێک بۆ دانی بۆ گەڕانەوە بۆ ئەوەی کە جەولان و تۆزێک ئەولاتریشی بۆ خۆی تەسبیت کە تورکیەش هەروە دەکات بە نابودکردنی ژێرخاری ئابووری هەوڵ دەدا سبحینێ ڕۆژاوا ئەو اعتماد بە نەفسە و بڕوا بخۆی و ئەو ئیمکانات و زەرفێتە مادیانەی نەمێنێ کە بتوانێت منتەقی خۆی ئیدارەکە و هەردووکیان هەوڵ دەدەن بەو نەوعە سووریە بە شەرق و غەربیەوە بە شمال و جنوبیەوە بەو جۆرە تەسلیم کەن لە بەرابەر ئیرادەی خۆیان و بۆیە پلانێکی بە تەواوی کۆنەپەرستانە دژی خەڵکی و ئاسۆیەکی زۆر تاریک بۆ داهاتووی سووریەی لێرە چاو دەکرێت. بەڵێ کاک سێبراهیم نەقشی رووسیا و کۆماری ئیسلامی لە سووریە چی لێ دێ؟ هەر خۆشتان ئاگادارن دوسێ ڕۆژ لەمەوە بەر کۆمەڵێک لە نوێنەرانی مەجلسی ڕژیم دەیانگوت چارەنووسی هەزاران کوژرا و میلیاردە پارەکە لە سووریە خەرجکراوە چی پێهاتووە بۆچی سووریە ئاوای پێهاتووە خۆشتان نەزان کە کۆماری ئیسلامی دەور و نەخشێکی بەرچاوی بووە لە سووریە لە قسەکانی خامنەیش لە دوێنێ لە ناو کۆمەڵێک لە کەسانی نزیکی خۆی باسی لەسەرەوە کرد. تا وەختێک شکستی حزب الله لە لوبنان بەتەواوی قەتعی نەبووبەوە و شەڕی لوبنان و ئیسرائیل دەستی پێ نەکردبوو و ئەو ڕووداوانە ڕووی نەدا بوو جمهوری ئیسلامی هەر پێی وابوو دەتوانێت کۆمەک بکە بەمانەوەی بەشار ئەسەد و هەر پارەی تێدا خەرج دەکرد و هێزیشی دەنارد بەڵام لەو وەختەوە بەدواوە کۆماری ئیسلامی ئەوەی لێ حاڵی بوو کە ئیتر ئەگەر بتوانێت تەنانەت هێزەکانی لەوێش هێزەکانی ئەوێ و بنکەی دیپلۆماسی و کۆنسولگەریەکانی دەرباسکە هۆنەری کردو دوای ئەوەی کە لە لوبنان شکستی خوارد ئیتر حزب الله لوبنان شکستی خوارد ئیتر جمهوری ئیسلامی ئومێدێکی نەما بەوەی کە بتوانێت لە سووریا منشەی ئەسەرێک بێت بۆیە تەبەن ڕێگای هەوڵدا ڕێگای پاشەکشەیەکی بەخۆی خۆیان ئابرومەندانە بدۆزێتەوە پێم وایە سەفەری عێراقچی بۆ سووریە و چاوپێکەوتنی لەگەڵ بەشار ئەسەد هەر گەیاندنی ئەو پەیامە بوو کە ئیتر لە تااقەتی جمهوری ئیسلامیدا نەماوە چیدی دیفاعتان لێ بکە ئێوە بۆ خۆتان دیفاع لە خۆتان بکەن بەعلاوە چونکە ئەوان خۆشان لەوێ بوون هێزەکانی ئێرانی لێ بوون و مستشارەکانی لێ بوون دەیانزانی کە هێزی بەشار ئەسەد هێزی سەربازی بەشار چەندە بوو دەڵەیە چەندە پرتوکاوە لە دەرونی خۆیدا و دەیانزانی کە بەبێ هەماهەنگی ئەوان
ئەو هێزش ناتوانە بەردەدا و دەوام ناهێنێ. بۆیە هەوڵی دا جمهوری ئیسلامی واردی معاملاتێک بێ لە کۆبوونەوەکانی دۆحە و لە کۆبوونەوەکانی نەهێنی و ئاشکرای ئەملاوەلای هەوڵی دا واردی معاملاتێک بێ بۆ دیاریکردنی داهاتووی سووریا لە پێشمیزی مزاکرە و بە دیپلۆماسی. بەڵام ئەوان کە زۆر لە مێژ بوو، ینی هەم ئیسرائیل هەم ئەمریکا و هەم تورکیا هەوڵیان دەدا بۆی کە دەستی جمهوری ئیسلامی لە سووریا کورتکەنەوە، زۆر بەشداریەکی چالاکیان نەدا و زۆر بەرژەوەندەکانی ئەسڵەن بەرژەوەندەکانی کۆماری ئیسلامیان بەڕستپێدە ناسی و بە دوور لە چاوی کۆماری ئیسلامی لە واقعدا چارە نووسی بەشار ئەسەدیان دیاری کرد. تا ئەو جگای کە بە رووسیا مەربوتە، ئەروەکو پێشتر ئەرزم کردن، رووسیا دەرگیری شەڕی ئۆکراینە و شەڕی ئۆکراین بۆی ئەولەویەتی هەیە، سەرکەوتن لەو شەڕێدا بۆی حیاتی و مەماتیە، لەبەرەوە نەیدەتوانەوە ئەو توانایشی نەبوو بە تەواو کەماڵ لە دوو جبهە دەرگیر بێ، نەیدەتوانی خۆی بە تەواوی متعاهدکە بە پاراستنی بەشار ئەسەد. بۆیە ئەویش وردە وردە پاشەکشەی کردووە. ئەو ڕۆژانی ئاخریش کە بەعزێ بۆمبارانێکی پێگەکانی ئۆپۆزیسیۆنی دەکرد، هەمووی بۆ حفزی زاهر بوو، ئەینا لە واقعدا پشتیوانیەکی مؤثر نەبوو. لەوە بۆلاوچی لێدێ، لەوە بۆلا بە بڕوای من کۆماری ئیسلامی بە هیچ جۆرێک لە جۆرەکان هیچ ڕێگا دەستێکی بۆ دەخالە لە سووریەدا بۆ ناهێڵنەوە، هیچی بۆ ناهێڵنەوە و هەموو ئەو زەرفێتانەی کە هەی بۆ ئانیان هەموو پاک کردوێتەوە لە داهاتوودا ناهێڵن سەر هەڵدات. ئەوە هەم عەرەبستانەوەی دەوێ، هەم تورکیەوەی دەوێ، ئەمریکاوەی دەوێ، هەمویان ئەویان دەوێ و خودی ئەو هێزش کە لەوێ هاتووە سەرکار هەر تەواوی جهاتێکی دژی کۆماری ئیسلامی هەیە، سەلەفین و پێشینەیەکیان هەیە لە دژاتی لەگەڵ شیعە و حکوومەتی شیعەوانە، ئەو بەجێ خۆی لەبەرەوە ڕێگادەست نییە بۆ جمهوری ئیسلامی. بۆ رووسیەش امتیازاتێک بەدەست دێنێ لەوێ، ئەلبەتە ئەوەش ئاندەی سووریە دیاری دەکات کە ئایا بەرەو کوێ دەچێت، بەڵام ئەو امتیازاتی کە بەدەستێنەوە ڕاگررتنی و پایگانەیە کە هەیەی و دەزانین کە مەدیترانە شوێنێکی مهمە بۆ رووسیا و تەنیا جێگایەکە کە بەبێ گیر و گرفت ڕێگای بە دەریای ئازاد و ئاوەکانی گەرمەوە هەیە، لەبەرەوە بە ئاسانی لەدەستی نادا، بەڵام پێشدا دەبێت جەسەڵی ئۆکراین لەگەڵ خۆی کاتەوە. بەڵێ کاک سەیبراهیم، بزوتنەوەی ڕۆژاوا و دەستکەوتەکانی دوای ئەو ڕووداوانە چیان بەسەردێ و چەند مەترسی گەلێک چاوەڕوانیان دەکا؟ خۆتان نەزان کە 40% لە خاکی سووریا لە دەست کوردەکانەوەیە. بە بڕای من بزوتنەوەی ڕۆژاوا گەورەترین مەترسی ئێستا لەسەرە. چەندین مەترسی ئێستا هەڕەشەی لە دەکات. یەکیان ئەوەی کە لە دمشق هێزێکی سەلەفی توندڕە و تا ئەماقی ئێسخانی دژی مافی خەڵکی کورد و دژی ئەمنەوە ئازادی و دموکراسیەکە ئەوە لە سەرکارە ئەو جارە لە دمشق. بێتگەلەوانە تورکیا ئەو لەشکریشی ئامادە کردووە و کۆمەڵێک لە عشایری منتەقەشی مسلح کردووە و خۆشی تا ئەندازی حضوری هەیە لە ئەفرین و لە بازی لە شوێنەکانی دیکە حضوری هەیە و بە پشتیوانی هەوایی و ئەوانە ناهێڵێ ڕۆژێکیش ڕۆژاوە ئارام بگرێ و لێرەشدا پشتیوانی ناتۆشی لە پشتە و ئەمریکاش ئێستا ئەوەندە سوور نییە لەسەر دیفاعکردن لە خەڵکی وحدەتی ڕاگررتنی وحدەتی خۆی لەگەڵ تورکیا و ئەو بەرژەوەندیانەی کە لە تورکیا هەیەی لە ڕووی استراتیژیکەوە بەتایبەت بەرامبەر بە رووسیا بە هیچ وەز ڕێگای پێ نادا کە لە بینی ئەو دوانە کوردان هەڵبژێرێ. لەبەرەوە بە ئاسانی بەداخەوە کوردەکان هەموو ئەو ئیمکاناتی کە تا ئێستا کەم و زۆر کەڵکیان لێوەرگرتووە لە دەستی دەدەن، دەتوانن لە دەستی بدەن. بەڵام ئومێدیش هەیە بەڕاستی. ئومێد بە چەند شتە. یەکەم ئەوەی کە خۆیان دەستکەوت گەلێکیان هەیە کە ئەو دەستکەوت گەلا پەیوەندیەکی قوڵی بینی ئەوان و جەماوەری خەڵک بەرقرار کردو. یعنی دەوڵەتی تورکیا لە کوردستانی ڕۆژاوا ئەگەر پێ بنێتە ئەوێ و ئەگەر بە هەر شکلێک لە شکلەکان هەوڵ بدا دەستکەوتەکانیان ئەو جۆرە وەربگرێتەوە و پێشێری بکە، دەکەوێتە ناو زەلکاوێکەوە. مخاومەت لەوێ سەر هەڵدەدا.
ڕاستە ئەو دەستکەوتانەی کە تا ئێستا بوویانە و ئیداری حکوومەتوانە هەمووی دەکەوێت ژەمەترسیەوە، بەڵام ئەو خەڵکەی کە تامی شیرینی ئازادی و بێکەوە ژیان و جۆرێک لە عەداڵەت و جۆرێک لە ژیانی باشتر لە چاوەڕابردوو ئەویان دیوە بەعیدی دەزانم بە ئاسانی تەسلیمی شرایطێک بن کە ئەو پیلانانە مەبەستیانە. بەرەوە ئەمە لەلایەکەوە لەلایەکی دیکە ئومێدێکی دیکە هەیەەوە دەبێت ئومێدەی ئەمە تەقوێت بکەین وەختی خۆی ئەوە دەزانن کۆبانی جگایەک بوو کە تەواوی دنیا پشتیوانی کرد لە مقاومەتەکەی و ئەو مقاومەتی جیهانیە زۆر ڕوحیەیدا بە ئەسڵەن بە شکلگرتنی دەسەڵات لە ڕۆژاوە. ئەو پشتیوانیە نێونەتەوەیی و جیهانیەش دەبێت هان بدرێ. بێزگەلەوانە بە بڕای من لە بەشەکانی دیکەی کوردستانیش حەقی خۆیەتی کە پشتیوانی بکەن لەو دەستکەوتانە. ئەوەی کە جمهوری ئیسلامی تەنانەت بەو هەموو بەرژەوەندیانش کە لە سووریا هەیبووی، بەو هەموو بەرژەوەندیانش کە لەگەڵ لەمانەوەی حکوومەتی بەشار ئەساد هەیبووی لەو ئاخرانەدا لەو 6 مانگی ئاخرەدا عەشایری منتەقەی مسەلح کردبوو لە دژی بزوتنەوەی ڕۆژاوە. یعنی ظاهرەن و بڕواڵەت لە تەبلیغاتە جاروبار تەییدی دەکردن، بەڵام ئەوەی کە لە ژێرەوە هەوڵی بۆ دەدات چاوپۆشی دەکرد لە ئەو تەعەڕوزانەی کە تورکیە دەیکا، دەوڵەتی مرکزی سووریەی هان دەدا بۆی کە هیچ نەوە ڕێککەوتنیی ڕسمیان دەگەڵ نەکا، عەشایری مەحەلی لێ تەحری دەکردن، ئەویش هەر دوژمنیان بوو. جا بەو پێم وایە هەم خەڵک لە کوردستانی باشوور لە کوردستانی عێراق و هەم لە کوردستانی ئێران پێویستە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پشتیوانی معنەویەوە بە هەر شکلێک لە شکلەکان بچن بەهانەیانەوە و ئیجازە نەدەن ئەو بەشە لە کوردستان ببێتە قوربانی پیلانێکی نێودەوڵەتی و ارتجاع و کۆنەپەرستی ناوخۆ لە سووریا. بەڵێ کاک سێبراهیم بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو مەترسیانەی کە لەسەر بزوتنەوەی ڕۆژاوە هەیە چارە چییە بجوز ئەو شتانەی کە ئێوە ئاماژەتان پێکرد؟ بەڕاستی پێم وایە مهمترین مەسەلە ئەوەیە کە بزوتنەوەی ڕۆژاوە خۆی هەوڵ بدا ئەو پەیوەندیی کە دەگەڵ جەماوەری خەڵکی خۆیەتی ئەو پەیوەندیە پتەوتر بێ، خەڵک لە حکوومەتەکەیان و دەسەڵاتەکە بێگانە نەبن. ئەوە زۆر مهمە، ینی مادام جەماوەری خەڵکیان لە پێش بێت لەوێ ئەوەی تر بەربڕەی پشتی مقاومەتە. ئەگەر تەنانەت داگیریشی بکەن مقاومەتێکی بەرین سەر هەڵدەدا. بێزگەلەوانە ئومێدێکی دیکە هەیە ئەویش سەرهەڵدانە لە خودی سووریا وڵاتێکە کە بەهاری عەرەبی تێدا تەجربە کراوە، خەواتێکی جەماوەری وەسیع سکۆلار پێشکەوتو خوازانە کە بەشار ئەسەد بە شێوەیەکی پیلانگێرانە هەم میلیتاریزەی کرد و هەم سەرکوتی کرد. ئەو خەباتە ئێستا وەکو ئاوری بنخۆڵەمێش هەروە زیندووە. کۆمەلگای سووریا نە ئەو ارتجاع و کۆنەپەرستی کە ئێستا هاتووە تەواوی قبوڵ دەکا و پێم وایە کە لە ڕۆژاواش هەروە ئەوە قبوڵ ناکرێت. لەبەرەوە ڕۆژاوا ئومێدێک دەتوانێت ببەستێ بەو خەباتە سەراسەریەی کە زەمینەی هەیە لەوێ هەڵدە. دیارە ئەوە زەمانی دەوێت، دیارە ئەوە کاری دەوێت، بەڵام لە کورتماوەدا ئەوەی کە پێویستە ڕۆژاوا بیکە ئەوەیە تا ئەوجێ کە دەتوانێت مقاومەت بکە مقاومەتی خۆی وڕێی جەماوەر بەرز کاتەوە دەستکەوتەکانی پارێزێ و پشتیوانی بەشەکانی دیکەی کوردستان و پشتیوانی بەشەریەتی پێشکەوتن خوازی هەموو دنیاشی لە پێش بێ. پێم وایە لەوانە زیاتر ڕێگایەک نییە، سەرکەوتن ئیمکان پەزیرە بەڵام ئاسان نییە. بەڵێ کاک سێبراهیم ئەگەر بم هەوێ دوایین پرسیاری بەشی سووریەتانێ بپرسم کە بێگومانم پرسیارێکی زۆر کەسەوە زۆریش گرینگە، وەڵامتان چییە سەبارەت بەوەی کە سووریە پێتان وایە چی بەسەر دێت؟ ئەم گروپانەی کە یەکیان گرتووە تقریبا نزیک بە 13 گروپن، ئەوانە ڕاستە ڕەهبەریەکەیان و دەستگای ڕەهبەریەکەیان ئامۆزشتیدە و فێرکراوی دەستگاکانی مخابەراتی تورکیە و ئەمریکان، ئەوە وازەحە. بەڵام ئەو توودەی مثلا سەلەفیانەی کە دەگەڵیانن هەمویان ئیدئۆلۆژی و باوەڕیان بۆ ڕێبازەیە کە گرتویان دەبەر.
لەبەرەوە من باوەڕ ناکەم ئەوانە بتوانن بەیەکەوە هەڵکەن بێتگەلەوانە ئێمە دەزانین سا نزیک بە 50,000 داعشی کە تقریبا هاومەرامی ئەوانن ئەوە لە بەشی ڕۆژاوە زیندانین فشار دێنن بۆ ئازادکردنی ئەوانش لە وڵاتێک کە لە بڕووی ئابوووریەوە وێران کراوە لە وڵاتێکەوە کە بە وەسیلەی بەشار ئەسەد و حکوومەتە گەندەڵەکەی لە ئەوجی فەقیری و هەژاریدا ڕاگیراون لە وڵاتێکی ئاوادا زەمینەی زۆر لەبار دەخڵقێ بۆ تێکخەڵچوونی نێوان گروپە چەکدارەکان ئەوە سناریۆیەکە تقریبەن لە عێراق عینەن ئەوەمان ئێمە دیت لە عێراق دیتمان دوای ئەوەی کە بە ئیستیلاح عێراق وەسیلەی هێزەکانی ئەمریکا ئازادکرا چ کارە ساتێک ڕوویدا دەیان هەزار و بگرە سەدان هەزار شیعە و سونی بەدەست یەکتر کوژران و چ جنایەتە قوڵخاو ئەو وڵاتە چۆن وێران بوو و تا گەڕێک کوشت و کوشتار ڕووی نەدا و گەڕێک ئیتر هەموو ماندوو نەبوون لە کوشتنی یەکتر تازە وەزعەکە ئەوی بە پێی بەرژەوەندی نێودەوڵەتی تۆزێک سەقامگیر نەبوو ئەوەی بە بڕوای من ئەوەی لە سووریە لانی کەمی مشابهی ئەوەیە کە لە عێراق و تەنان لە لیبی دیچمان لانی کەمێتی دەنا لەوە زۆرتر ڕوو دەدا لەبەرەوە بەداخەوە لە کورتماوەدا ئێمە عیدیەوە نابین کە جەماوەری خەڵکی سووریە ڕووی ئاسایش و ئارامش بە خۆیانەوە ببینن ژێرخانی ئابووری وڵاتی وها ویران کرد هەم بەشار ئەسەد بکاتی خۆی و هەم ئیسرائیل ئێستا لە ماوەی چەند ڕۆژدا وهای وێران کردووە کە زەمینەی خۆڵخاندووە بۆ ئەو نوع جەریاناتی ارتجاعی و کۆنەپەرستوانە حکومڕەوایی بکەن لەسەر وڵاتەدا ئومێدەوارم بە پێشبینانە وا نەبێت بەڵام بەڕاستی تەجربە نیشانی داوە هەر شوێنێک لەو دنیاە کە بە وسیلەی هێزەکانی ئەمریکا ئازاد کرا بە ئیستیلاح ئازاد کرابێ لە ئەفغانستان یا بە وسیلەی هێزەکانی ناتۆ بە ئیستیلاح ئازاد کرابێ لە ئەفغانستان لیبی عێراق حتا یوگسلاوی پێشوو بزانین چه کار سادگەلێک ڕووی داوە چه جنایەت هەیەک ڕووی داوە چه وێرانی هەیەک بەبار هاتووە بەرەوە ئەوە تەنان تەجربەیە کە دەرسێکشە بۆ ئێمە کە ئێمە دژی جمهوری ئیسلامی ڕوخانی جمهوری ئیسلامی ئاواتمانە بەڵام ئێمە دەمانێت بە هێزی خەڵک و بە دەستی خۆمان بە توانای خۆمان بیرروخێنین چونکە ئەگەر بە هێزی ئیسرائیل و ئەمریکا بڕوخێ دڵنیاتان دەکەم بە تەجربەی هەموو دنیا ئەوەی کە ئێستا لە سووریا دەگوزارێ لە ئێران دەبێتە زەماوەن لە چاوەوە. بەڵێ کاک سەیبراهیم ئێستا ترسێکی بێوێنە دوای ڕوخانی بەشار ئەسەد ڕژیمی کۆماری ئیسلامی و دەسەڵاتدارانی داگرتووە کە لە لێدوان و تەنانەت دەستبردن بۆ گۆڕینی چەند حکم و یاسایەکیشدا بینیمانە پێتان وایە سناریۆیەکی هاوشێوەی سووریە چاوەڕوانی کۆماری ئیسلامیش بکات؟ من پێم وایە کۆماری ئیسلامی تاوەتێ هەیە و ئەو دەستگای ڕەهبەریەی هەبێ هەوڵ دەدا خۆی تووشی وەها سناریۆیەک نەکە ئەمە تقریبەن ساڵێکە دەبینین کە کۆماری ئیسلامی بە هەموو وەسیلەیەک دەیەوێت خۆی لەوەها بەڕووبوونەوەیەک دەگەڵ ئیسرائیل بارێزێ ئەگەر موشەکە پەرانێکی کردووە هەموو ئەوە بووە ئەوەی کە حفزی ئابروو بکە بەڵام لە هەمان کاتدا ڕێگای پاشەکشەشی دەنیشان کردو قسەکانی خامنەی دوکە هەر ئەوەی نیشاندا خامنەی دەڵێ لە شەردا پاشەکشەش هەیە شکستی شەیە سەرکەوتنیش هەیە مهم هیوامان لەدەست نەدەین ئەو یعنی ئەو مانای ئەوەیە کە ئەمان استراتێژی پاشەکشیان داڕشتە بەرامبەر بە ئیسرائیل خۆ لەوەها شەڕێک دەپارێزن و بۆ ئەوی کە خۆ لەوەها شەڕێک پارێزن خۆیان لەگەڵ بەرژەوەندیەکانی بکرداری ئەمریکا دەگونجێنن یعنی پرۆژەی ئەتۆمیەکەیان دادەشکێنن ئەو هێزانەی کە بیان دەکوتن هێزی نیابەتی و لێرە و لەوێ هەیان بوو ئەوە وردە وردە لەوانە دەست هەڵدەگرن و بەو نوعا خلاصە حساسیەتی ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر بە خۆیان کەم دەکەنەوە یعنی ئەوەی ئەوان دەیانەوێت پاشەکشەیەکی ئەوەی جمهوری ئیسلامی دەیەوێت پاشەکشەیەکی هەنگاو بە هەنگاوە بەرامبەر بەو سناریۆیەی کە ممکنە بێتە ڕێگاوە من نازانم ئەوە ڕوودەدا یان ناچ خۆمە ئاگامان لە دەستگای فکری گەورەکان نییە بزانین چ دەکەن چ ناکەن بەڵام ئەوەی کە تحلیل و لێکدانەوە بێمەی دەڵێ ئەوەیەکە یەکەم بەرژەوەندی ئەمریکا لەوە نییە لەوەدا نییە
کە ئێران بکاتە سووریا یا بیکاتە لیبیا بیکاتە عێراق بەڕێوەندی ئەمریکا لەوەدایە کە هەیەتی حاکمەیەک لەسەر کار بێت دەم و دەستگایەک لەسەر کار بن کە بتوان ئینسجامی ئەو وڵاتە لە پێناوی بەرژەوەندی درێژماوەی ڕۆژاوا و ئەمریکا بپارێزن ئەوە جارێت تا ئەو جگای بۆ مەربوتە بۆ ئیسرائیلیش هەر بەو جۆرە ئیسرائیل شەر بەو جۆرە خۆی دەرگیری شەرەکی گەورەی ئەوە لەگەڵ جمهوری ئیسلامی ناکە مەجبورە تەبعیەت بکات لە بەرژەوەندیەکانی ئەمریکا لەبەرەوە نەخێر من چاوەڕێی سەناریۆیەک ناکەم بەپێ ئەو لێکدانەوەیە بەڵام لە هەمان کاتدا ئەوەی کە لە ئێران لە گۆڕێدایە ئەوەیە کە ممکنە هەموو ئەو پلان و نەخشانەی کە لە دەرەوەی سوورەکان و لە پشت دەرگاکانی بەداخراو دەگیرن هەمووی پوچەڵ کاتەوە ئەویش سەرهەڵدانی خەبات و مبارزەی جەماوەریە و لە وڵاتێکدا کە لەو قەرنەدا دوو جار شۆڕشی تێدا کراوە و لە وڵاتێکدا کە ئاگاهی و وشیاری تێدا شەپۆل دەداتەوە و لە وڵاتێکدا کە تەوەقی کاریگەری بەهێزە و لە مەیداندایە خەڵکی معتەرزی لە مەیداندان ژنان تەسلیمی کۆتوبەندە نابن کە ڕژیمە بۆی داناوە هەمووی ئەوانە بە ئێمە دەڵێ کە ئەوەی کە احتمالی زۆرترە بۆ ئێران و ئەوەی چاوەڕێ دەکرێت ئەوەی دەبێت ئومێدی پێ بەستین و ئومێدێکی واقعیشە ئەویش ئەوەیە کە نەک بدور لەو نوع سەناریۆیانێک کە بۆ سووریا و عێراقوانە داڕێژا بدور لەوانە دەسەڵات لە ئێران گۆڕانکاریدا پێک بێت. بەڵێ کاک سەیبراهیم لە ئەگەری هەر پێشهاتێکدا کە ببێتە هۆی ڕوخانی ڕژیم بەڕای ئێوە خەڵکو و هەڵسوڕەوانی مەدەنی دەبێت چی بکەن کە لەگەڵ سناریۆیەکی وەکو سووریا و ئەفغانستان ڕوبەڕوو نەبنەوە؟ دەبین دوو حاڵەت قابلی پێشبینیە یەک ئەوە کە شۆڕشی ژینا ژیان ئازادی لە جەریاندایە ئەوە گەشە بکات جەماوەری تر بێتەوە چینی کرێکار و زەحمەت چێش و خەڵکی زۆم لێکرا و ستەم لێکرای میلیەتەکان و هەموو ئەوانە دەست بدەن دەستیەک و بارودۆخێکی شۆڕش جیارانە لە ئێران بخۆڵخێ کە لەو سۆرەتەدا وەزیفەی ئێمە معلومە و ئایندەش ڕۆشنە بەڵام ئەگەر لە نەتیجەی دەستێوەردانی ناوخۆ یا دەستێوەردانی دەرەچی و یا گۆڕانکاری لەسەرەوەی دەسەڵات بە جۆرێک دەموچاوەکان بگۆڕێن بە جۆرێک ڕژیم مەجبور بێ بەخۆشی بە یا بە زۆر بەشێک لە هەیەتی حاکمەی لابدا بەشێکی دیکە بێنێ ئیتر قشرێکی دیکە ئەوانەی کە ڕایانگرتوون بۆ ڕۆژی مەبادە ئەوانە بێنە ڕوو ئەوەی کە چوارچەوەی حکوومەت ئیسلامی پارێزن لە سوورتار ڕژیمی جمهوری ئیسلامی لاواز دەبێت و ئەو لاوازیە هاوسەنگی هێز بە خازانجی بەرەی خەڵک دەگۆڕێ دەبێت لەوەها فرسەتێک ئێمە دەبێت ئەو سەعدادە لە خۆمان نیشان بدەین لەوەها فرسەت گەلێکە بتوانین دەستکەوتایەک تەسبیت کەین بۆ خۆمان و نەهێڵین ئەوەی کە ئەو سەنگەرانەی کە جمهوری ئیسلامی پاشەکشەی تیا دەکا ئەو سەنگەرانە بە ئاسانی دووبارە بتوانێت بگرێتەوە من بە تایبەت لە مەوردی کوردستاندا پێشبینی ئەوە دەکەم کە ئەگەر بێت و کۆماری ئیسلامی ئێران لاواز بێت و تووشی حاڵەتێک بێ کە ناچار بێ گۆڕانکاری لەسەرەوەدا پێک بێنێ خەڵکی کورد لە کوردستان ممکنە مەجای ئەویان بۆ بخۆڵکێ وەکو ساڵی 1358 و دوای 1959 بتوانن هاوسەنگیی هێز بە خازانجی خۆیان پێک بێنن و ئەو هاوسەنگی هێزش بەهێزی جەماوەر پێک بێت لەو سۆرەتەدا من پێم وایە کە ئێمە دەبێت بۆ وەها سەناریۆیەش خۆمان ئامادەکەین یعنی ئێمە لە واقعدا هەم دەبێت بۆ ئەو پرۆژەی هەنگاو بە هەنگاوی نسبەتەن درێژماوەی خۆمان کە عیبارەتە لە نزیکردنەوەی کۆمەلگای ئێران بە کوردستانیشەوە لە بارودۆخێکی شۆڕژجێرانە هەم بۆ ئەوە دەبێت هەوڵ بدەین هەم بۆ ڕووداوگەلێکی لە ناکاو هەرچی بێجا هەم لە ئیسرائیل ئەمریکا من نازانمەوانە پێم وایە ڕوونادنەوەوانە بەڵام گۆڕانکاری لەسەرەوەی دەسەڵات و هەرش پێشهاتێک کە ئلزامەن شرایطێکی انقلابی نەخۆڵخاندووە بەڵام تەوازۆنەکەی گۆڕیوە دەبێت ئێمە هەوڵ بدەین بە هەر دەرەجێک کە بۆمان ئەمکان پەزیرە دەتوانین هەر بۆشاییەک کە لەو وڵاتەدا پێک دێ بەدەسەڵاتی جەماوەری لەو شوێنە کە بۆشایەکە پێکاتەوە بەوە پڕیکەینەوە ئەم لەوەی کە بتوانین بیپارێزین یا کەمی پارێزین بەڵام دەبێت خەڵک بۆ ماوەی
ساڵێکیش بۆ چەند مانگ بووە کورت ماوەش بۆ تامی شیرینی دەسەڵاتی جەماوەری خۆیان بچێژ. بەڵێ کاک سێبراهیم ئەرکی هەڵسوراوانی ئێمە وەکو کۆمەڵەوە تەنانەت کەسانێکیش کە بە هەر هۆکارێک بە شێوەیەکی ڕێکخراو لەگەڵ ئێمە نیم بەڵام دڵسۆزی خەڵکن چیەوە دەبێت چۆن کۆنتترۆڵی دۆخەکە بکەن؟ ئەمە پێم وایە هەر لە ئێستاوە ئێمە هەر سەناریۆیەک بۆ ئێران بێت سەرکار یەک شت مهمە ئەویش ئەوەیە کە تێکۆشەران و فعالینی سیاسی حزبی و فعالینی مەدەنی هەموو ئەوانە پەیوەندیەکانیان دەگەڵ یەکتر پتەوکەن پەیوەندیەکان دەگەڵ یەکتر بەرقەرارکەن یعنی لە شەبەکەهایەکی مبارزاتیدا لە دەوری یەک کۆ ببنەوە مەزورمەوە نییە کە لە مەسەرەن ئلزامەن یەک ڕێکخراوی هەرەمی دروستکەن بەڵام ئەوەی کە مهمە ئەوەیە کە هەر تێکۆشەرێک دەبێت هەوڵ بدا کەسانێکی دیکەی وەکو خۆی بناسێ بیان پەروەردەیان کە لیان نزیک بێتەوە و بەو نوعە شەبەکەیەکی وەسیع لە تێکۆشەرانی سیاسی کە ئاسۆی ڕوونیان هەیە و سۆسیالیزم و دنیایکی باشتر بۆ وڵاتە بە ئاوا دەخوازن هەوڵی بۆ دەدەن ئەو پەیوەندیانە پتەوکەن و ئێمە شاهیدی ئەوە بین کە بە نەوعێک لە نەوعەکان هەموو تێکۆشەران یەکیان گرتووەتەوە هەموو تێکۆشەران لەوەها شەبەکەیەکدا بە یەکتر مەربوتن هەروەها ئەوانەی کە فعالیتی مەدەنیش دەکەن هەروە ئەوانەی فعالیتی مەدەنیش دەکەن ئێستا لە شینگە پارێزی لە نازام وەرزشوانی لە چێوماڵکردن لە نازام هەر کارێکی لە فعالیتی فەرهەنگی ئەدەبیات و هونەر و موسیقا و هەموو ئەوانە لەوانەدا یەکرد ئەبینەوە و دەست دەنە دەست یەکتر ئەوانش دەبێ هەروە جا ئەم دوو بەشە یعنی ئەم بەشە تەشکیلاتیە و ئەم بەشە مەدەنیە ئەوانە لە دنیای واقعیدا بە یەک مەربوتن لە دنیای واقعیدا ئینسانەکانیان لێک جیان ناکرێتەوە بەڵام لە هەمان کاتدا تۆڕێکی گەورەیە کە بڵاو بۆتەوە بە هەموو وڵاتدا کە ئیمکانی سەرکوتکردنی بۆ جمهوری ئیسلامی ممکن نییە تشکیلاتی هێرەمی نییە بڵێ مەسەلەن ڕاهبەرەکەی دەگرم اعتراف دەکا باقی نەخشەی باقی تشکیلاتەکەش لە جیفانی ڕاهبەرانیان لە تەلەفۆنەکان دەردێنم و کەشفی دەکەم بەو نوعە ئەوەی کە خولاسەی کەمەوە ئەوەیە کە چ تێکۆشەرانی سیاسیەنی هەڵسوڵاوانی ئێمە چ ئەوانەی کە ئەو نێوتان بردن دەگەڵ ئێمە هەنیانین یا فعالیتی مەدەنی دەکەن ئەوانە ئێستا زۆر مهمە یەکتر ببیننەوە دەگەڵ یەکتر پەیوەندی بگرن و ئەو پەیوەندیانە پەرە پێ بدەن ئەوە ئامادەکاریە بۆ ئەو ڕۆژانەی کە لە داهاتوودا دێتەکایەوە چ بۆ پەرەپێدان بە خەباتێکی جەماوەری وردەوردەی بۆ نرکردنەوەی کۆمەلگای ئێران لە بارودۆخێکی شۆڕجەرانە و چ بۆ وەرەڕووبوونەوە لەگەڵ کارەساتها و مەعاساتێک کە ممکنە بێتەڕێ بۆ کەمکردنەوەی ڕنج و ئازارەکانی خەڵکو و هەروەها خەڵک وەرگرتن لەو دەرفەتانەی کە پێشدی بەڵێ کاک سێبراهیم کۆمەڵەوەکو هێزێکی سیاسی و جەماوەری لە کوردستان تا چەندە ئامادەگی بۆ وەها هەلومەرجێک هەیە وایە کار و ئامادەکاری بۆ وەها هەلومەرجێک کراوە؟ بێگومان ئەگەر بڵم ئامادەگی تەواوی هەیە ئەغراقم کردووان نییە ئێمە ئەو ئامادەگیمان هێشتا پێک نهاتووە ئەڵبەتە زۆرش خەتای خۆمان نییە نی بڵین گوناهێک یا کەمکاری لە خۆمانەوە بووە شەرایەتی جامعی ئێران و سەرکوت و خەفەقان و هەمووانە کەمی ڕێگاداوە فعالینێکی زۆرمان هەن ئێستا لەژێر تیغی ئەعدامدان یا لە زیندانەکاندا ئەسیرن هەروەها ئەو شەرایطە وای کردووە کە جمهوری ئیسلامی زوو مەسەلەن تەب دەداتە سەر فعالیت و کاری تشکیلاتی نەهێنی و هەمووانە دەبێت ڕێگای بۆ ببینەوە ڕێگای بۆ پێم وایە ڕێگا هەیە بۆ کوسەڵکردنەوەی سیاسەتی سەرکوتی ڕژیم من پێم وایە کۆمەڵە بەڵێ ئەو بە تەجربەی خۆی ئەم تەجربەی هەیە بە ئەندازەی کافی و هەم هێزی معنەوی واقعیشی هەیە ناو کۆمەلگای کوردستان ئەو هێزە معنەوی واقعی ڕاستە بە ڕێکخراو نەبووە هێشتا ڕێگای خۆی بە تەواوی بۆ کاری ڕێکخراو مؤثر بە تەواوی نەدیوەتەوە بەڵام واقعیە بە هەزاران کەسن لەوانە یعنی قسە لەسەر 100,000 نییە قسە لەسەر هەزارانە لە کوردستان هەزاران کەس کە دڵیان لە گرەوی ڕێبازی کۆمەڵەدایە کۆمەڵەیەکی سۆسیالیست کۆمەڵەیەکی عەداڵەت خواست کۆمەڵەیەکی پێشکەوتن خواست ئەوە کۆمەڵەیەکی شۆڕژێر
دڵیان لە گرەوی ئەوها کۆمەڵەیەکدایە و ئومێدی پێدەبەستن و ئێمە پس زمینەیەکی مادی بەهێزمان هەیە بۆ ئەوەی کە بتوانین بۆەوەها بارودۆخی خۆمان ئامادەکەین بەڵام دەبێت کەند و کۆسپەکانی هەوڵ بدەین لە بین بەری یەکیان ئەوەیە کە ڕێگای بەڕێکخراوبوون لە دڵی دیکتاتۆری و خەفەقاندا ڕێگای بەڕێکخراوبوون لە عینی مبارزەکردندا لە عینی مبارزەکردن بۆ باشترکردنی بارودۆخی ژیاندا بدۆزینەوە ئەو زۆر مهمە لەبەرەوە ئێمە بە بەشداریکردن و بە تەقوێتکردن و بەرەو پێشبردننی مبارزە بۆ باشترکردنی ژیان لە هەمان کاتدا فرسەتشمان بۆ دەخڵقێ بۆ ڕێکخراوتر بوون بۆ قەرەبووکردنەوەی ئەو کەم کورتیانەی کە لە ڕابردوودا بوو بەرەوە وەختی زمینەی اجتماعیەکە هەیە زمینەی تشکیلاتی و سیاسەکەیە دەبێت ئومێدوار بین و پێم وایە هەڵسوڕەوانی ئێمە دەبێت ئێستا وەختی وەیە کە قۆڵی لێ هەڵماڵن نابێتین توش هیچ چەشنەوە حافزەکاریەک بن لە خۆسازدان بۆها ڕووداوگەرێک چونکە ئەوانەی کە لە ناوچەکەدا دەیبینین ڕووداوەکان هەمووی زۆر خێرا دێن و دەڕۆن وها خێرا جاری وا هەیە ممکنە فرسەتیش لە دەست بدەی بۆی خۆت دەگەڵی بگۆنجێنی ئێمە گۆڕانی بارودۆخی سیاسی لە ئێران کاملەن قابلی پێشبینیە زەعیبوون و لاوازبوون و حتا ڕوخانی کۆماری ئیسلامیش قابلی پێشبینیە بەڵام دەبێت هەوڵ بدەین ئەو ڕوخانە هەمان کاتدا بنیاتنانەوەش بێ ڕوخانەکەوانە بێت داروپردۆکە بەسەر خۆماندا بڕوخێ بنیاتنانەوە بێ پێ بە پێوەی کە جمهوری ئیسلامی پاشەکشە دەکا و بەرەو ڕوخان دەچێ پێ پێوەی لە کوردستان کە فعلەن حوزەی دەسەڵاتی زۆرتری ئەمەیە لە هەوڵ بدەین ئەو ڕێکخراوە جەماوەری ئەو بنکە و پێگانەی کە نەرایەتی حاکمیەتی خەڵک دەکەن و خەڵک ئیدارەی ئوموری خەڵک دەکەن و لە وەختی کارەساتەکاندا دەستی خەڵی دەگرن ناهێڵن کارەساتەکە سەدەندا بڕوخێ ئەوانە وردە وردە خۆیان فێرکەن سازمانی بدەن لە کاری زۆر سادەی گەڕەکەکانەوە بگرە تا کارگاکەیان تا مەدرسەکەیان تا دانیشگاکان تا هەر جێگایکی دیکە دەبێت دەست بە کار بن ئەوە زۆر مهمەوە لەو سوورەتەدا کە ئێمە دەتوانین ئومێدوار بین ڕووداوەکان لە ڕووداوەکان دوا ناکەوین یا کارە تووشی کارەسات نابین. کاک سێبرای من پرسیاری زۆرم ماوە بەڵام کاتی بەرنامەکەمان مەجالمان پێ نادات لە کۆتاییدا پێم باشە دواوتەی بەڕێستان ببیسی. دواوتەی من لە واقعدا هەردوو پاتکردنەوەی ئەوەیە کە بەنەوەیەک باسم کرد ئەویش ئەوەیە کە ئێمە دەبێت بە تەبلیغاتی خۆمان بە هەڵسوکەوتی خۆمان لە مەحەلدا لە میدیای گشتیماندا لە هەموو ئەوانە هەوڵ بدەین هەموو ئەو هیوانەی کە بە دەخالەتی دەرەکی کە پێش بە دەخالەتی دەرەکی دەبەستێەوە پێی وایە ممکنە ڕۆژێک لە ڕۆژان بە همەتی ئیسرائیل و ئەمریکا ئێران ڕزگاری بێ ئەوانە ئەو ئومێدێکی بێپایەیە دەبێت بیڕەوێنینەوە بۆیە تاکید لەسەرەوە پێویستە چونکە دەزانین دەم و دەستگایەکی تەبلیغاتی پان و بەرین هەیە ئۆپۆزیسیۆنی بورژوایی و ئۆپۆزیسیۆنی ڕاست لە ئێران کە هەوڵ دەدا ئەو ئومێدە پەروەردە بکە ئومێد بە سەرکەوتنێکی ئاسان ئومێد بە سەرکەوتنێکی زوودرەس ئەوە لە دڵی خەڵکدا وجود بێنێ ولا نەتیجەدا خەڵک جەماوەری خەڵک کرێکار و زەحمەتکێشی ئەو وڵاتە خەڵکی زۆرم لێکرا و سەم لێکرا و لە مبارزەی مستەقیم بۆ ئازادی خۆیان دوور خاتەوە ئەوە زۆر مەترسیە تەنانەت ڕۆژ نەدا بەڵام هەر ئەوەی کە خەڵک بێت تەفاوت بن خەڵک بچنەوە ماڵی خۆیان دانیشن و منتەزر بن دەستێک لە لایەکی دیکەوە بێ ڕزگارێکی ئاسانیان لەسەر کەشەفی زێڕین تەقدیم کا ئەوە زۆر مەترسیدارە و دەبێت ئێمە هەوڵ بدەین بە کاری خۆمان بکردەوەی خۆمان ئەوە بڕەوێنەوە ئەوە ناکرێ مەگەر ئەوەی کە ئێمە نیشان بدەین کە خەبات دەکەین بۆ باشترکردنی ژیان ئێمە خەبات دەکەین بۆ ژیان و مبارزەی ئێمە دەگەڵ معلیمان دەگەڵ پەرستاران دەگەڵ کرێکاران دەگەڵ خەڵکی سەم لێکرای کوردستان بۆ دەسێنانی دەستکەوت گەلێکی وەرە بچووکیش مبارزەیەکە هەر لە پێناوی ئەو ئاسۆیەدا و ئەوە نابێت لەبیر بکەین. بەڵێ کاک سێبراهیم زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی کۆمەڵ ئاسوڕانی ئەم هەفتەمان. سپاس بۆ
زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ هاوڕێ برایم علیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە کە لە بەرنامەی کۆمەڵە سوڕانیم هەفتەمان بەشدار بوو بەڵێ بینەرانی خۆشەویست بەرنامەی کۆمەڵە سوڕانی ئەمڕۆمان تەرخان کردو بە بارودۆخی ئێستای سووریا بە میوانداری هاوڕێ برایم علیزادە هێوادارمە بەرنمەیە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ هەتا بەرنمێکی تر و دیدارێکی تر هەر شاد بژین.